من الأرامل، لدينا سجينات، لدينا مهجرات، لدينا اليوم يزيديات لا نعرف أين هم، مغتصبات. فلذا نحتاج إلى مجلس وطني لدعم قضايا المرأة، القضايا الحقيقية للمرأة. كان لدينا في سابق ملاحظة حول وزارة المرأة لم تكن وەزارەتی ئەفرەتانەوە کە وەکو پێویست بەرپرسیارەتی خۆی بەجێ نەهێناوە لە بەرامبەر ئافرەتاندا. لە ئێستادا ئێمە داوای دروستکردنی ئەنجومەنێکی نیشتیمانیەکەین. ئایا ئەو داواکاریە لە پێشودا لەلایەن زۆرێک لە ڕێکخراوەکانی عێراق لە بواری ئافرەتان کراوە کە وەزارەتەکە نەیتوانی وەکو پێویستە و کارە بکە، ئێستاش کاتێکی زۆر دروست و باشە بۆی ئەو بڕیارە دروست بکەین بۆی ئەنجومەنێکی نیشتیمانی گشتی بۆ ئافرەتان دروست بکە هەموو لایەنەکان بەشداری تێدا بکەن، نەک تەنەها پێویست بە حیزبێکی دیاریکراوە بەڵکو هەموو دام و دەستگاکانی تر لەلایەن کۆمەڵگە دەنی و زۆرێک لە ڕێکخراوەکانی تر بەشداری تێدا بکەن بۆەوەی هەوڵی زۆر جددی بدەن و ئەم دۆخە بەو شێوەیە نەمێنێتەوە کە زۆر کەم و کورتیە بۆ بەرامبەر بە ئافرەتان. دکتۆر حەیدەر عەبادی ئەمە وەزارەتانەی ئیلغا کردەوە، ئێمە پشتگیری لە بڕیارەکان یەکەین، بەڵام سەبارەت بە ئیلغاکردنەوەی وەزارەتی ژنان ئەمە کارێکی خراپ بوو کە لە عێراقدا بە هەزارەها ژن ئەمڕۆ دەناڵێنن بەدەست ئەوەی کە کەسوکاریان شەهید بووە لە شەڕە جیاجیەکانی عێراقدا. بۆیە ئێمە پێویستە کە ئەنجومەنێکی نیشتیمانی هەبێ بۆ ژنان کە داکۆکی بکات لە مافەکانی ژنان لە هەموو عێراقدا. ئێمە ئەمڕۆ کۆمەڵێ ژنی ئێزیدی ئازیزمان لە دەستداوە نازانین لەکوێ، بۆیە پێویستە کە وەزارەتێک هەبێت یاخود جێگەیەک هەبێت کە کاروباری ژنان ڕێک بخات لە موسسەتەکانی وڵاتە و زۆر سوود. بەڵێ وەکو یادیار ئەف